ولی بینران ایدی ورافشا کرکوکه بردام جداکاری تکرین با که میدانیان با رافشه دشوپینین حالبد سیاست تعریب جداکاری بگمان وزار کردن و استفزاز کردن کردان کو پرانیا کرکوکه پیکتینن بردام دیگه برئیس کامران علی اوره و بری خواندنا کردیه لکرکوکه گلمه ماموستا کامران بیانی باش ایدی او 7000 پلی وظیفی که بو کرکوک هاتوه بشی ایوه لخوندنی کردی تیدا چنده بەڵێ سەرەتا بەعینتان باش وڵا ئەو پشتی کە بۆ کەرکووکدان راوە دیارە مودەیەکی زۆرە سەرجەم هەموو پارێزگاکانی عێراق پشتیان بەرکەوتووە کەرکووکی زیاتر لە 7000 گرێبەستی بەرکەوتووە پێشتر کە وەزارەتی پەروەردە ئیعلانی نەکردبووە تا بڵاوی نەکرد بۆ چاوەڕێ ئەوە بوو ئەنجومەنی پارێزگا و پارێزگار دەست بەکار بێت دیارە ئێستا پێش هەفتەیە لەمە پێش کە پارێزگار لە کەرکووک دەست بەکار بووە ئێستا ئەو گرێبەستە ئیطلاق کراوە تا نێراوە بۆ پارێزگای کەرکووک و زیاتر لە 7000 گرێبەستە بەڵام تاکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەک نە لە پارێزگاوە نە لە پەروەردەوە نە لە وەزارەتەوە هیچ ڕوونکردنەوەیەکمان پێ نەگەشتووە کە پشکی خوێندنی کوردی چەنە کە پشکی پێکاتەکان چەنە بەڕاستیەکەی تا ئێستا نادیارە بەڵام وەک ئەگەر بە دەردی ساڵان بڕوات ساڵانی پێشوو کە هەر گرێبەستێکە کرا هەر با بڵێن دامەزانێکە کرا بەڕاستیەکەی پشکی شێر بەر پێکاتەیەکی دیاریکراو ئەکەوت ئەویش لە با بڵێن لە پێکاتی عەرەب بوو زیاتر پێش 2 ساڵ لەمەوە پێش زیاتر لە 7-7 گرێبەست کرا وابزانم نزیکەی 1000 کەسێک بەر پێکاتەی کورد کرا ئەویش نەمانزانی چۆن بەچی ڕێگایەک و بەچی ئالێتێک بەریان کەوتووە بەڕاستەکەی خوێندنی کوردی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێمە هیچ پلەیەکمان بۆ دانراوە و بە هیچ شێوەیەکیش خۆمان نەبینیوەتەوە لەنا ئەو پلانەی کە لە شاری کەرکووک و لە وەزارەتی پەروەردەیە دائەنرێ بۆ داواکارین ئەم گرێبەستانەی کە تازەش کراوە بە دەردی گرێبەست و دامەزانەکانی تر نەکرێ بەشی خوێندنی کوردی بەشی پێکاتەی کورد جیا بکرێتەوە لەبەرەوەی ئێمە پێکاتێکین لە شاری کەرکووکە وەکو پێکاتەی کورد زیاتر لە نیوەی شارەکەین و ئەمانەوێ پشکی شێرمان بەرکەوێ لەم دامەزراندنەیە ئەگەر بە دامەزاندنی ڕاستە و خۆ بێ ئەگەر بە دامەزاندن بێ وەک پشکی خوێندنی کوردی بێت ئەگەر وەک پێکاتە بێ ئەگەر بە هەر شێوەیەک ئەگەر بە کورسەکان کورسی کورد حساب بکرێ هەمووی هەر ئەبێ پشکی شێرمان بەرکەوێ بەڵام لە ڕێی ئەندامانی نوێنەرانی خۆمان لە هەموو پێکاتەکان با بڵێن لە هەموو لایەنە سیاسەکان کە نوێنەرمان هەیە لە ئەنجومەنی پارێزگا چاومان لە ڕێیە ئەوان با بڵێن بەرگریکارێکی ئێمە بن و چاومان لەوەیە هەموو ئەو ئەندام پەرلەمانانەی کە لە کەرکووک و سەر کە بە نوێنەری خۆمانی دەزانین و نوێنەری ئێمی ڕاستەقینەی شاری کەرکووکن ئەوان بێنە سەرخەت و کەواتە کای کامەران راپۆرتێکی مەیدانیمان هەبوو ئەڵبەتە ئەوەی کە ئاشکرا کرا حتا بە ئەرقام کەسێک باسی کرد کە ئێستاش بۆ ئەم جارەش بەشی شێر بەر عەرەبەکان دەکەوێت کەمترین بەشی دامەزراندن بەر کورد و ناوچە کوردیەکان دەکەوێت کەواتە تو باسی نوێنەرانی خۆتان لە کەرکووک حتا پارێزگاری کەرکووکیش لە ئێستادا کوردە خۆ دەزانی پێی وایە فعلەن ئەم معادلە بگۆڕێ تەوازنێکە بێ عەدالەتێکە بێ لە دامەزراندنە ئێمە جارێ بەڵێ ئێمە جارێ دژی هەموو نادادیەکین ئەگەر ئاوها تەوزیع ئەو دابەشە بکرێت بەڵام ئەوەی کە ئێستا ئەکرێ ئەوترێت جارێ بەس قسەیە یعنی بەڕاستەکەی بەشتی کردار نەمان بینیوە بەڵام لە ئێستا بەدواوە ئێمە لەم ڕۆ بەدواوە بە دوواداچوون نەکەین لە ڕێی نوێنەرە ئەندامانی نوێنەرەکانمان لە ئەنجومەنی پارێزگا هەموو لایەنە سیاسەکان لە شاری کەرکووکە و ئەندامانی نوێنەرانمان لە پەرلەمانی عێراق لە ڕێی جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوانەوە بەڕاستیەکەی ئەم پەیامی خۆمان نەگەێنین بە جەنابی پارێزگار ئەبێ ئەوان داکۆکی کارێکی سەرسەختی ئێمە بن لە شارەکەیە و خوێندنی کوردی چۆن با بڵێن تەهمیش نەکرێت لەم دامەزراندنەیە و هەموو دەنگی خۆمان ئەەکەینە پاڵ هەموو دەنگێکی هەموو ئەو کەسانەی کە چەند ساڵێکە لێرە دانەمەزراون و لە کوڕووکچانمان لە کەسوکاری شەهیدان بەڕاستی نایلین لێرە بەدواوە ئەو تەعینات و ئەو دامەزراندنانە گیزە هەروە کوردەواری ئەڵە گیزە بە دەرخۆنە بکرێت نەزانین چۆن بەچی شێوەیەک بەچی ئالەتێک ئەڕوات و ئێمە بە دواداچوونی بۆ ئۆکەین ئینشاءڵڵا وە چاوەڕێی خێریشەکەین بۆ ئەوەی کە شتێکی باش و با بڵێن پشتێکی باشمان بەرکەوێت
کەواتە یەکێک لە مامۆستاکانی خوێندنی کوردی لە کەرکووی گوتی کە چەندین مامۆستا هەیە خۆبەخش وانە دەڵێنەوە داوام دەکەن کەواتە ڕەوشی خوێندنی کوردی لە کەرکووک چوونە تایبەتی هەڵویستی بەغدا یارمەتیدانتان بەڵێ بەڕاستەکە ئێمە ئەو دامەزرانانی پێشتر پێمان بۆمان کراوە زیاتر لە ڕێگای حکوومەتی هەرێمەوە بۆ وەزارەتی پەروەردە بە سوپاسەوە سەرۆکی حکوومەت لە 2003ەوە و ئێستاش و لە ڕێی جەنابی وەزیر دکتۆر ئالانەوە هەڵما هەردەم پاڵپشتمان بووە هەر ئەو مژدەی کە ئەم شەو سەرۆکی حکوومەت و وەزیر بەڕێز دکتۆر ئالان با بڵێن لە سایتەکانەوە ئەم شەو بڵاو کرایەوە و ئەوەی کە بەڕاستەوخۆ لەگەڵ نوێنەرانی وانەبێژانە ئێمە نزیکەی زیاد لە 1100 وانە بێژمان بەرکەوت بەوەی کە بوونە گرێبەست ئەمە مژدەیەکی خۆش وێمە پیرۆزباییان لێکەین پیرۆزبایی لە خوێندنی کوردی و لە هەموو ڕۆڵەکانمانەکەی لەم شارەیە بەڕاستەکەی ئەوەی پێشتریش لە 2003ەوە ئەو دامەزرانانی بۆمان کراوە لە 1995 لە ڕێی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردەوە بووە بەڵام ئەم دامەزرانانی کە لە بەغاوە ئەکرێ وەک حەقێکی خۆمان وەک مافێکی خۆمان ئێمە پێکاتەیەکی گەورەترین پێکاتین لە ناو شاری کەرکووکە ناکرێت ئێمە بێبەش بکرین لەم دامەزرانانە لەبەر ئەوەی ئەم شارە شارێکی جێی ناکۆکە شارێکە حەقی ئەومان هەیە هەم لە هەرێم و هەم لە بەغا دامەزرانمان بۆ بکرێ و ئەمەش وەک مافێک چۆن بە پێکاتەکانی ترەکرێ ئێمە بەڵکو خۆمان بە زیاتریش دەزانین لەوەی کە حەقمان نەفەوتێ لە ناوەڕاستدا بەڵێ کەواتە کاک کەمەران دوێنێ سەرۆکی وەزیرانی کوردستان مەسرور بارزانی بریارێکیدا کە نزیکەی 38,000 وانە بێش بکرێنە گرێبەستی هەمیشەیی لە هەرێمی کوردستان ئایا لە کەرکووکیش دەیانگرێتەوە وانە بێژەکان ئەگەر بیانگرێتەوە ژمارەیان چەندە؟ بەڵێ دائما بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت هەر بڕیارێ دەرەکات کەرکووکی لێ بە دەرناکات و جەنابی وەزیر هەر پەیامێکمان هەمبێ ئێمە بە وەزیری خۆمان نێزانین وازانین جەنابی وەزیر لە گەڕێکی کەرکووک دانیشێ هەموو کێشە و لە ورد و درشتی کێشەکانمان ئەکۆڵێتەوە و با بڵێن ئەچێتە ناو تەفاسی لەو تەدەخولی تێکا و بەرگەریکارێکی باشە لێمان و سەرۆکی حکوومەت زۆر بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرور دوێنێ ئەو بڕیارەی دەرکرد کەرکووکیش دەگرێتەوە کە نزیکەی 1100 وانەبێژمان هەیە ئێمەش لە زمنی ئەو وانەبێژانەیە کە ئابێتە گرێبەست و پێشتریش و چۆن زەوی دابەش کرا بەسەر با بڵێن مافی زەوی دابەش کرا بەسەر هەموو پەروەردەکانە ئێمەشی گردوێتەوە ئێستا مامۆستایانمان سەرگەرمی ئەوەن و هۆبەکانمان کە فۆرمی زەوی پڕەکەنەوە و لە ئایندەیەکی نزیکە ئێمەش فۆرمەکانمان تەواو ئەبێ و لە شارەوانەکانی هەولێر زەویمان پێدەدێت کە ئێمە جا نەکردەوە بە هیچ شێوەیەک لە مامۆستایانی پەروەردەکانی کوردستان وەک هەولێر و سلێمانی هەڵەبجە بۆیە بە سوپاسەوە ئێمە ئەو پشگیریانە بەرز دەنرخێنین و شاری کەرکووک و قوتابخانەکانمان و دای و بابان هەموو لە شارەکەیە و میلەتەکەمان بەڕاستی ئێمە ئەوەی کە لە کوردستان ئێستا خۆمان دەزانین کە ئێمە جزئێکین لە کوردستان کە جیامان ناکەنەوە لە هەموو مافی امتیازاتەکان بەڵام ئەمە مانای ئەوە نییە لە دامەزرانەکانی بەغا بێبەش بکرێن لەبەر ئێمە شارێکی ناکۆکە مادەی 140 چۆن مافی ئەومان هەیە لە کوردستان دامەزین مافی ئەوشمان هەیە پشکی شێرمان هەبێ لە بەغداد لە دامەزرانەکان لەبەرەوەی پێکاتێکی گەورەی لەم شارەیە و ئەم شارە شارێکی کوردستانیە بەڵام مانای ئەوە نییە مامۆستایان و بەڕێوەبەر و سەرپەرشتیاران و پەروەردەکەمان بێبەش بێ لە امتیازات و مافی لە بەڵێ مامۆستا ئەلبەتە زیاتر لە جارێک باسیاوەتی کە مافتانە دابمەزرێنن بێگومان هیوادارم سەرنجی تو بەلایەنی پەیوەندە بگەێت خۆت دەزانی پرۆسێسی پەروەردە فێرکردن دەست پێ دەکات نزیک بووتەوە پێشاندێکیش میوانێکم لابوو لە وەزارەتی پەروەردە زۆربەی کتێبەکان هەر هەموو کتێبەکان لە قۆناغا جیاوەکانی بێگومان خوێندن هەمووی بە دیزاینێکی نوێ بە شێوازێکی نوێ حتا بە هەندێک گۆڕانکاری چاپ کراون ینی ئەم ساڵ قوتابیان هەر هەمویان کتێبی تازە بە دیزاین و شێوازێکی تازە دەستیان دەکەوێت کەواتە بوو کەرکووکی شەم بریارە دەگرێتەوەی گەل بەڵێ ئێمە ساڵانە پێش ئەوەی دەوام دەست پێکا بە مانگێک ئێستا نزیکەی یەک مانگ زیاترە هەموو پەرتوکەکانمان گەشتۆتە مەخازنەکانمان هەمووی جاهیزە هەمووی ئامادەیە بۆ ئەوەی تەوزیعیکینە سەر دابەشێکینە سەر قوتابخانەکانمان بە سوپاسەوە لەوە ئەچێ پێش هەولێر کەرکووک مەخزانەکانمان پەرتوکی پێ بگات ئەمە مانای ئەو پشگیریانەیە کە جەنابی وەزیر دایمەن بەڵێنی پێمان داوە تانها یەک
پەرتووکێکیشمان نقصان نییە بەڵکو پەروەردەکانی بەغا جاروا هەیە دەوام دەست پێ ئەکا لە دوای 20 ڕۆژ لە دوای مانگی ئەنجە پەرتووکە گاتە مەخزەنەکانیان و قوتابخانەکانیان بەڵام بە پێچەوانەوە ئێمە حکوومەتی هەرێم پێش مانگی لە دەوام دەست پێکردن هەموو مەخازنەکانمان ئامادەیە بۆ ئەوەی کتاب تەوزیع تا بەشکەی نەسەریان و ئێستش بەڕێوبەرەکان لە دوای چەند ڕۆژی ئاگادارەکەینەوە کە با بڵین لە مەخازنی پەرتووک هەموو کتابەکان بە گۆڕانکاریەکانەوە بە هەمووی تەوعی تازەوە بە چاپی تازەوە ئەوانی لە هەرێم چاپ کرا و هەمووی گەشتۆتە دەستمان بە سوپاسەوە سوپاسی دکتۆر ئالانەکەین کە ئێمە لە ئەولەویاتی خۆی داناوە بەڕێوبەراتی پەروەردەی کەرکووکی خوێندنی کوردی زۆر سوپاسەکەین. ولی کەواتە بۆ ئەم ساڵ چەند قوتابی تازەتان بۆ دێت لە خوێندنی کوردی وەردەگرێت؟ بەڵێ ئێمە نزیکەی زیاتر لە 100,000 قوتابیمان هەیە خوێندکارمان هەیە لە هەموو ناوەندەکانی خوێندن بەڵام ساڵانە لە پۆلی یەک ئیتر لە نزیکەی 7,000 تا 8,000 قوتابیمان با بڵێن تەسجیل ئەکرێت و ساڵانە ئیتر ئەمە بە هەر کەس و بە قۆناغی خۆی و نزیکەی زیاتر لە 7,000 قوتابیمان لە پۆلی 12 دەرەچێت یعنی ئیتر هەموو ساڵێ ئەم نسبەیە بەرەو هەڵکشانە ڕات و ئیمساڵ بۆ با بڵین وەک موژدەیەک بۆ دایە و بابانی ئەو قوتاب و خوێندکارانە ئێستا ژمارەی قوتابیانمان لە لوتکەیە لە چاو هەموو ساڵانی پێشووە. ولی برێز کامەران عەلی ڕێبەبەرێ خواندنا کوردی لە کەرکووکێ و کەرکووکێت گەلمەوە گەلەی سوپاس کاک کامەران.